دایە کەی دێ ئێمە هەروها بەدبەخت بووین دایە هێنات نەفتت هێنا؟ نا وەڵا کچم نەفتی چ حاڵی چ کابرات گوتی چیدی بە قەرز ناتان دەمێ 7,000 قەردارن دا ئێمە سەرمامانە دایە گیان بۆ ناچێ ماڵە کاک معروف تۆزە نەفت وەرگری بەخوای کچم لە ڕووم نایە ئەوەندە لۆشتی چووینە چیدی ڕەزای خۆم قورس ناکەم باش بەبیرم هاتەوە سەبرێ خانم دی تازە گوتی ئەو شۆ دێنە داخوازی نیشتیمانە دا ئەو بەجددیتە دێنە چۆ دێنە ئەو ماڵە سارد و سڕای یەکچم نیشتیمان هەر دەبی مێردی بکەی بە قوربانت بیدایە بەشکەم خوا ماڵەکی باش بن ڕزگارت بی لەو جەهەنەمەی من ڕازی بووم کە ئەو ماڵە بێنە داخوازیم بۆ ئێوارە خۆمان ئامادە کرد فەرمو بەڕێزم فەرمو فەرمو بەڕێز ئەڵێ هەر بە تەنەی جا کەسی لۆچیە دانیشە خوشکم کوو کەسی بۆ چیە ئەدی نابی زاوت لەگەڵ بێتن من لە جیاتی زاواش قسەی دەکەم ئێستا ئەنگۆ چتان پێویستە خانتان دەوێ خانی سفر لۆ دەکڕن سارا لۆ کچەکەت دەکڕن 1 کیلۆ زێڕشی لۆ دەکڕم لەو دەردەسەریە ڕزگارتان دەکەم تخوا ئەو ژیانە تێدانا ئەو خانیە تێدانا بەڕاستی زگم پێتان دەستێ بەڕێزم نەخانی نەزێر نەپارە هیچ ئەو شتانە لای من گرنگ نییە خۆ دەبێ من زاوای ببینم بزانم کووە ئەخلاقی کووە ئیش و کاری چییە خوشی بەڕێز من پیاوێکی بزنسمانم حتا برەی پارەم هەیە ئێوەش وەزعتان زۆر زۆر خراپە دەزانم پێویستان بە پارە و بە ژیانێکی خۆشە حەز دەکەن لە ڕەفاهیەت بژین دووبارەی دەکەمەوە خانیتان لۆ دەکڕم ستان دەوێت لۆتان دەکەم لەو دەردەسەری و نەهامەتیە و فەقیرێ ڕزگارتان دەکەم بەڕێزم ئەمن دەڵێم با زاوای ببینم زاوا بەڵێ منم ئەتۆ بەڵێ منم زۆر بەداخەوە هەندێک دەوڵەمەندی وچی تو دەتانەوێت کچی خەڵکی بە پارە بکڕن خۆتان بە پارە هەڵە کێشن بەڵام زۆر زۆر داوای لێبر نەکەم ئەمن کچی خۆم نە بە پارە ئەدەم نە بە ماڵی دنیاە ژیانی کچی خۆم پێ لە ماڵی دنیا و پارە مهمترە خوشکم ئێوەی فەقیریش بەس ئەو قسانە دەکەن باشە ئێوە چی هەیە یارمەتیتان بدا چێ پارەتان داتێ چی هەیە ناستان بگری من دەمە کەستان کەس ئەمن کەسم ناوێ خودای گەورە کەسی منە دخوا ئەتو تەمەنی بابیویت هەیە شەرم لە خۆت ناکەیەوە دێی داخوازی ئەو کچە منداڵێ خوشکم دەرفەتەچی باشتان لۆ ڕێکەتیا لەو نەهامەتیە ڕزگارتان لەو خانیە پیسەی ڕزگارتان تووشی ژیانێکی خۆش ببن باشە لەو پێلەقە لە بەختی خۆتان بدەن ئێوە ئەگەر بمرم لە برسان کچی خۆم نافرۆشم نادەمە زانێکی وەکو تو خوشکم دەرفەتەکی باش لۆتان ڕێکێت ئەو ژیانە ناخۆشتان دیتە خانیەکی خراپ جێتان خراپ کەس نییە پارەتان بداتێ ئەم دەمەوێت بەیەکجاری لەو ژیانەی ڕزگارتان بکەم هاوکاریتان بکەم هەستە بڕۆ دەرێ بڕۆ دەرێ کچی خۆم نافرۆشم یعنی کۆتا قسەتا کچی خۆت نادەی نەخێر زۆر بەداخەوە
بە پیسانە لە چ زەمانە چێژیت دایە ئەوە بەڕاستی بۆ ئەو کابرایە ئەو چ سەردەمێکە تێکەوتون دایکە بەڵام دایجە دەستت خۆش بی چ پیاوە کە گەورە بێ چ تەمەنی کەم بێ من هیچ کات خۆم بە پارە نافرۆشم تەمەنیشم بەسەر کچێ بە پیرە کچیش من خۆم بە پارەی نافرۆشم دایجە دەستت خۆش بێ منت نەدا